پێش نیازە یاساکە بە کۆی دەنگی هەشتا ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بە دەنگی هەشتا ئەندامی پەرلەمانی کوردستان لایەنەکانی پێکهێنەری حکوومەت و پێکهاتەکان تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانیان بۆ دوو وەرزی یاسادانان درێژ کردەوە. کۆمەڵی دادگەری لە سەرەتاوە دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بوو بەهۆی ئەوەی نە حکوومەت و نە پەرلەمان نەیانتوانیوە ئەدایەکی باشی کاری خۆیان بکەن. بە هەموو شێوازێک درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە لای ئێمە ڕەت کرایەوە و ئێمە دژی بووین و لە کاتی خۆشدا قسەی خۆشمان کرد و بەڵام بەداخەوە گوێ نەگیرا بۆ قسەکان و پێشمان و بەڕاستی ئەوە بەشێک بوو لە کەپکردنی دەنگی ئازاد و ئەم درێژکردنەوە یاساییەش بەڕاستی دەبێتە بەشێک لەو دیکتاتۆریە کە هەیە بەداخەوە. کاتێک ئێمە پەرلەمان جێدێلین بۆەوەی نەتوانن بە هیچ شێوازێک ئەو یاسا و پرۆژانێک کە هەیە بۆ خۆیان دایڕێژن و بینوسنەوە ئێمە بە هەمان شێوە دەبینەوە داواکار و مدعی و محامی ئەو دەنگدرانی خۆمان و بەڕاستی سەنگەر بۆ هیچ کەسێک چۆل ناکەین. لە درێژەی کاردانەوەکاندا پەرلەمانتار شایان کاکە ساڵح ناسراو بە شایان عەسکەری دەستی لە ئەندامەتی پەرلەمان کێشایەوە. بەشێکی دیکەش لە پەرلەمانتاران لە درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمان ناڕازی بوون. من وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان یاداشتی دەست لە کارکێشانەوەم لە ئەندامەتی پەرلەمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد و لەبەرەوەی دەمەوێت دواخستنی هەڵبژاردن و هەروەها درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نەبێت بە کولتور لەناو کۆمەڵگەی کوردی و لەناو هەرێمی کوردستاندا بەپێی یاسا بەپێی دەستور بەپێی پەیڕەوی ناوخۆ بە هەموو شێوەیەک نایاساییەوە هیچ بڕگەیەکی قانونی نییە ڕێگا بە پەرلەمان بدە خۆی تەمەنی خۆی درێژ بکاتەوە. پێشترش ڕامان گەیاند بوو کە پەرلەمان بۆ 4 ساڵە خەڵک دەنجی بە پەرلەمان داوە. ئەو پەرلەمانە شەرعیەتی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەرگرتووە بۆ 4 ساڵ لەمە زیاتر شەرعیەتی نامێنێت. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بووە بە نەریتێکەوە سەرجەم خولەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان درێژکردنەوەیان بە خۆیانەوە بینیوە بەم شێوەیە کەوا لە خولی یەکەم بە 4 قۆناغ 9 ساڵ و 7 مانگ و 24 ڕۆژ پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردوتەوە کە ئەمەش بە درێژترین ماوە دادەنرێت کەوا پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کرد بێتەوە. لە خولی دووەمی پەرلەمانی کوردستاندا کە بە کورتترین ماوە هەژمار دەکرێت لەوەی کەوا پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کرد بێتەوە تەنها 49 ڕۆژ بووە. هەڵبژاردنەکان بەردەوامیان هەبووە و دواتریش لە خولی سێمی پەرلەمانی کوردستاندا پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردوتەوە و بەم بۆ ماوەی 2 مانگ و 11 ڕۆژ خولی سێمی پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردوتەوە و دواتریش لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا بۆ ماوەی 11 مانگ و 7 ڕۆژ پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردوتەوە کەوا وا بڕیارە ئەم خولەی پەرلەمانی کوردستانیش وەکو ئەوەی کەوا ئەمڕۆ دەنجی لەسەردرا بۆ ماوەی 1 ساڵ تەمەنی خۆی درێژ بکاتەوە.